من نازم كريم سرحد لدایک بووی 1954 لە دێی قەڕامین لە شاری خانەقین لە 1950 چوومەتە خوێندن لە قوتابخانەی سیروان لە دێی دەکە. قۆناغی سەرەتاییم لەوێ تەواو کردووە و لە قۆناغی ناوەندی و دواناوەندیم لە ئامادەی شاری خانەقین تەواو کردووە. سەرەتای دەستپێکردنی ژیانم وەک هەر کوڕە هەژارێک دەست پێ کردووە، بەڵام لە ساڵی 1970 ژیانم گۆڕا، با بڵێن تەقریبەن گۆڕا، چونکە من خانەقینم بەجێ هێشت، چوومە بەغا و لە بەشی کوردی کۆلیژی ئادابی زانکۆی بەغا من لەوێ دەستم بە خوێندن کرد و 4 ساڵ لەو کۆلیژە بووم. 75 ئێمە خوێندنمان تەواو کرد، بەڵام پێش ئەوەی من خوێندن تەواو کەم هەلێک هاتە پێشەوە لە ڕێگەی هاوپۆلێکمەوە کە ناوی یادی بەخێر وەسیلە خالد بوو. من چوومە ڕادیۆی کوردی بەغا و لەوێ لە 11/5/1974 دامەزیانرام. ماوەی نزیکەی 20 ساڵ من لەو ڕادیۆیە ئیشم کرد. ئەو ڕادیۆیە بەڕاستی مەدرسەیەک بوو، جێگایەک بوو، یەکەمین جار لە مێژووی ملەتەکەمانە بە دەنگ زانیاری تیا بڵاو ئەکرایەوە. ئەو ڕادیۆیە 65 ساڵ کاری کرد لە 1939 تاوەکو ئەو کاتێکەوە ئەمریکا و هاوپەیمانەکان دایان لە بەغا ڕادیۆی کوردیش لەگەڵ هەموو ڕادیۆکانی عێراق لە پەخش وەستە. ئەو 65 ساڵە بەڕاستی پێت ئەڵێم یعنی مێژوویەکی زۆر درێژە، کۆمەڵێکی زۆر گەورەی لە ڕۆشنبیران و لە وتارسازان و لە میدیەکاران کۆ کردبووەوە. لەگەڵ ئەوەشتا نابێ ئەوە ئێمە ئەومان لەبیر بچێ ئەو ڕادیۆیە بە درێژایی ژیانی بە چەند هەنگاوێکا تێپەڕێەوە. ئێوە ئەزانن ئەو کاتە کەەوە ئەم ڕادیۆ لی دامەزرا و ساڵی 1939 ئەو کاتە وەختی پاشایەتی بووە. دوای ئەوە لە 1958 کە بووە بە کۆماری، ئەو کاتەی کەەوە عەبدولکەریم قاسم هاتووەتە عێراق و پاشان عەبدولسەلام و عەبدولڕەحمان و پاشان حرەس قەومی و پاشان حزبی بەعس و پاشان ئەو ئێمە هاتینە سەر ئەوەی ئەو کاتەی کەوا ڕادیۆکە داخرا، ئەو کاتە ڕژێمی بەعس حکمی ئەکرد و جەوروستەمی سەدام لەسەر هەموو گەلی عێراق هەبوو. ئەمە بەنسبەت ئەوەوە، بەڵام ژیانی خۆم لە پاش ئەو ڕۆژە کەوا من کۆلیجم تەواو کرد و لەوێ دامەزرام، لە پاشەوە من بەردەوام بووم لە ڕادیۆ، چەندین بەرنامە و ژیانی میدیەکاری و چەند جارێک ئێمە چوینە بۆ ئاهاتین ئەو وەختە پێیان ئەوت ناوچەی ئۆتۆنۆمی کوردستان سەر بە عێراق. ئەو کاتەش ئێمە لە ڕێگەی ئەم ڕادیۆ کوردیەی بەغاوە ئاهاتینە سلێمانی و هەولێر و دهۆک و کەرکووک و جمۆجۆڵەکانی خۆمان لە ناوچەی کوردستان ئەو وەختە جێبەجێ ئەکرد و ڕادیۆی کوردی ئەو ماوەی کەوا من لەوێ بووم بە درێژایی ژیانم زۆربەی هەرە زۆری ئەوە ڕادیۆیەک بوو خەڵک لە دەرەوە هات و شتی پێشکەشە کرد. بەنسبەت ژیانی خۆم من لە دوای 2005 من خۆم داوای خانەنشینیم کرد لەبەر هەندێک هۆکار و پاری سیاسی و ژیانی گوزەرانی تایبەتی خۆم. لەو ماوەیەوە من چوومە ناو کاری بازرگانیەوە و ئەو ماوەی کەوا من لە ڕادیۆ بووم، بەڵام لە 2003 تا 2005 من لە بەغا ژیانێکی زۆر باش بوو. کاتێک ئەم ڕژێمەی کەوا یان ئەو حکوومەتەی کەوا ئێستا دەست بەکارە ئەوان کە هاتنە ئەوێ لە سەرەتادا ئازادی بەرقەرار بوو.
پاشان من ئاوا ژیانی خۆم لە ژیانی خۆم بەردەوام بووم تا 2005 لە 2005 وەزعەکەمان لەبەر ئەوەی کەوا ئێمە کوردن تۆزێک گۆڕا ناچار بووم بێم بۆ شاری سلێمانی و لەو ڕۆژەوە تا ئەمڕۆ من لە شاری سلێمانی ئەژین. بەڵێ سپاس. بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەوی سڵاو لە هەموو لایەک خۆشحاڵم ئەمڕۆ بتوانین بەرنامەی جێپەنجە لەگەڵ ئەزمونکارێک یاخود میدیاکارێکی بە ئەزمونە تۆمار بکەین. خۆشحاڵم بەوەی کە بتوانین باسی یەکێک لە ڕەگەزە گرنگەکان یاخود لە کارە میدیایە گرنگەکان کە باسی رادیۆ و جێپەنجە لە ناو رادیۆ و رادیۆیەکی تەمەن مێژووی وەکو بەڕێزیان ئاماژەیان پێکرد لە پێشێکەکە تەمەنی 65 ساڵە گفتوگوی لەسەر بکەین. ئەو میوانە بەڕێزەش بەڕێز نازم کەریم سەرحەتە. خۆشحاڵم کاک نازم بتوانین ئەمڕۆ گفتوگۆیەک بکەیت. سپاس دەستکان خۆش بێ زۆریش بەخێر هاتنتانەکەین بۆ ئەم سەردانە و ئێمەتان وەبیرکەوتەوە بۆ ئەوەی ئێمەش لە ڕێگەی تەلەڤیزیۆنەکەتانەوە لە ڕێگەی کەناڵەکەتانەوە بتوانین کورتەیەک لەو ژیانەی کەوا من ڕامبوار لەو ماوە دوور و درێژێت. تەمەەن درێژ بی وەبزانم جەنابێت نازناوی نازم دڵبەندی شتەیە؟ نە جەنابێت نیت؟ من نیم. نازم دڵبەند برادێکی هەرخۆمە لە شاری هەولێرە ئەوش هەر ڕۆژنامەنووس. بەڵێ هەنێ لە هاوڕێ ڕۆژنامەنووسەکانم و تێڕوانینیان وا بوو کە بەڕێزت نازم دڵبەندیت. نانە من هەر نازم کەریم سەرحەدم بەبێ هیچ نازناوێکی تر. باشە سپاس. جەنابێت باست کرد لە سیڤیەکەدا کورتەیەک یاخود پوختەیەکی ژیانی خۆت و ئەندازەیەک کاری رادیۆ و گرنگی لەو تەمەناکە بەسرت بردووە باس کرد. ئەمە ڕاستە و خوب بچمە سەر ئەو باسی بەڕێزت ئاماژەت بەوە کرد ساڵی 1954 جەنابەت لە دایک بووی لە منتیقەی خانەقین. 54 بۆ 58 تقریبا 58 شۆڕشی بڵێن عەبدولکەریم قاسم بوو کۆماری بوو کە دژی پاشایەتی ئەوڵێن مەلەکی. ئەو ڕۆژانت هیچ لە بیرە وێنەیەک فلاش باکێتەوە پێشچاوت؟ من ئەو کاتە تەمەنم نزیکەی 4-5 ساڵان بوو ئەوەی ڕاستی بێ. ئەو کاتە ئێمە لە دیەک ئەژیاین ناوی گەدیە بوو. مختاری دیەکە لە کاتی ئەو شۆڕشەکەەوە هەڵگیرسا رادیۆیەکی گەورەی هێنا بوو ئەوەی کەوا بە باتریەکی گەورە ئیشی ئەکرد لە ناو لادیەکە دایناو اینجا خەڵکی هەموو بە پیا و گەورە و مناڵەوە لەوێ گوێمان لەوە ئەکرد چی ئەگوزەرێ ئەم وەرگێڕانە ئەبێت چی بێت چۆن بێ بۆ خەڵک. لە بیرتە ئەو لادێم ئەو لەحزەیەم لەبیرە و ناوی مختاری دیەکەشمان مەلا حەمید بوو. بەڵێ ئەو کاتانە ئیتر دوای ئەوە ئەی گۆڕانکاری لە بارودۆخ و ژیانی سیاسی و کۆمەڵایەتی لە دوای ئەو شۆڕشەوە کە ڕوویە ئەوە شت هیچ لە بیرە هەتاوکو ئەو کاتێکی تر تۆ منتیقەکە بەجێڵێت وەچتە بەغدا؟ ئێمە لە دوای هەڵگیرساندنی شۆڕشی تەمموزی 1958 خۆت ئەزانی وەزعەکە گۆڕا بەڵام خەڵک زۆر دڵی پێخۆش بوو. بەڵام ئەوە بوو لە ماوەیەکی ترا عەبدولکەریم قاسم کوژرا و اینجا عەبدولسەلام و اینجا هەمیشە ئەو گۆڕانکاریانە تەسیری ئەو کاری لە ژیانی خەڵکی عێراق بەگشتی ئەکرد و بە تایبەتی کوردیش. ئەوە بوو شۆڕشی 1961 شۆڕش هەڵگیرسا شۆڕشی ئەیلولی پێ ئەوترێ. ئەو کاتە مەنتیقەکەی ئێمەش وەکو هەموو ناوچەکانی تری کوردستان کەوتە بەر شاڵاوی هێرشکردن و تەفتیشکردن و هاتن و بردن و گیران و ئەو شتانە بە تایبەتی ئەوانەی کەوا پەیوەندیان بە شۆڕشەوە. لە منتیقەی ئێوە تاوەکو منتیقەی مووسڵ لەوانەیە لە قۆناغی یەکەمی ئەوەی کە کودەتای یەکەم و دوایی دووەمی بەعسیەکانە بێ ئەو ماوەی 10 ساڵە ئەگەر بڵێن تاوەکو بەیان 11ی ئازار لەوە چێ زۆرترین ڕوبەری فراوان لە جینۆساید و کارەساتی دڵتەزێن و ستەمکردن لە منتیقەکانی بەڕێستانە جێبەجێکرابێ. هیچ لەو ڕووداوانت لە بیرە بەڕێزت؟ خۆی وردە بەس گرنگترینیان ئەمێ ئاماژەی پێبم لە ساڵی 1974 بوو. ئەو کاتە هێرشەکە زۆر گەورە بوو. ئێمە گواستبانەوە بۆ دیەکی تر کە ناوی قەرامین بوو تقریباً 10 بۆ 15 دقیقە لە خانەقینەوە دوور بوو. ئەو کاتەی کەوا شۆڕش هەڵگیرسا لە 74 ئەو کاتە ئەو منتیقەی خانەقینە هەموو لادیەکانی کەوتە بەر شاڵاوی بارکردن و
خەڵکەکانیانیش ڕاگواستن بە زۆرە ملیۆن ڕایان گواستنەوە و خەڵکی ناوچەی خانەقین بە تایبەتی دەوروبەری و هەندێک لە گەڕەکانی شاری خانەقینیش گوازرایەوە بۆ جنوبی عێراق. بەڵام بەڕێزدە و کاتانە لە 1970 خۆت ئاماژەت پێکرد لە بەغدای خوێندکاری زانکۆ بوویت تۆ هاتو چۆتە کرد ماڵی باوکت لە خانەقین بوو تاوەکو 1970 هاتو چۆمە کرد بەڵام لە دوای 1970 من باڵی باوکم چوونە سنوور و لە دوای ئەوە لە سنووریش چوونە ئێران و ئەو ساڵەیکەوە ئەو شێرشەیکەوە حکوومەتی بەعز کردیە سەر شۆڕشی کوردستان من هیچ پەیوەندیەکەم لەگەڵ لە ماڵە و ماڵ و خێزانەکەمە نەما چونکە ئەو کاتە ئیتر خانەقین زۆر کەسی تیا بوو کە ئەخباری فڵان کەسیان نەکرد وەڵا باوکی پێشمەرگەیە و باوکی سەرپەلە و دوایی سەر لقە و نازانم چی ئیتر من هات بە بەغا کە هات بە بەغا لە دوای 1970 ئیتر لە بەغا تقریبەن دامەزرام حتا 1970 هاتوچۆ هەبوو بەڵام لە دوای 1970 تاوەکو 1975 نسکۆی شۆڕشی کورد ئەو کاتە کە ماڵی باوکم گەڕانەوە من جارێکی تر هاتبەوە بۆ خانەقین و ماڵی باوکم بە ئەمرێکی بە فەرمانێکی قایمەقامیەتی قەزای خانەقین گواستمەوە بۆ بەغا. باش ئەو کاتانە ساڵی کە تۆ چتە زانکۆی بەغدا کۆلێژی ئادا بەشی کوردی خواستی دڵی خۆت بوو یاخود بە ناچاری نمرەکەت ئەوەی بۆ دیاری کردیت؟ ئەوەی ڕاستی بێ من زۆر حەزم لە بەشی ئینگلیزی بوو بەڵام بەشی ئینگلیزیم بۆ دەرنەچوو بەشی عەرەبیم بۆ دەرچوو اعترازم کرد بە لە ڕێگەی ئەو کاتە یەکێتی قوتابیانی کوردستانەوە ئێمە کۆمەڵێک خوێندکار چوینە بەشی کوردی کۆلیژی ئاداب تاقیکردنەوەیەکان بۆ کردین و ئێمە بە سەرکەوتوانە سەرکەوتید و شکر بۆخوا هەموو جەنابەت ئەندامی یەکێتی قوتابیان بوویت؟ ئەندام بووی لەگەڵ ئەنە کارتە لەگەڵ یەکێتی قوتابیانە. باش ئەو کاتانە سیاسەتکردن لە بەغا زیاتر لە ڕێی ڕێکخراوەکانەوە تایبەتی یەکێتی قوتابیانی کوردستان هەبوو لەگەڵ یەکێتی گشتی قوتابیانە بوو ئەویان یەکیان سەر بە حیزبی شوعی و ئەویشان سەر بە پارتی بوو یعنی جەنابەت لەو دابەژبوونا کەوتی بەلای پارتیە وەکو ئەگەر ئەندامی یەکێتی قوتابیان وانە؟ بەڵێ ئەم دوای ئەوە ڕاستەوخۆ بەڕێزت کە خوێندن تەواوەکەیت داوا پێشکەشەکەی کە بچیتە یەکێک لە دامەزراوە گرنگەکانی عێراق کە ئەو کاتانە وەکو خۆ داماژە پێکرد لە سای 1939 دامەزراوە کە نزیکەی 25 ساڵ ئەبێت دامەزراوە چارەکە سەدەیەکە تۆ لێ ئیشکەیش ڕادیۆی کوردی کۆماری عێراق بووە چی بوو پاڵی پێوەنای تۆ بچیتە ڕادیۆی کوردی کۆماری عێراق لە بەغدا؟ خۆی ژیانەکە بوو بە تایبەتی و بە شێوەیەکی گشتیش ئەو کاتە ڕۆژنامەی تەئاقی لە بەغا دەرئەچوو من وەکو ئەڵێن خزمێک و دۆستێکم لە ڕۆژنامەی تەئاقی ئیشیە کرد ئەوەی ڕاستی بێ ئەو کاتە من گەنج بوو تازە دەستم بە ژیان کردبوو ژیانی ئیشکردن و ئەو جۆرەشتانە ناوی بەڕێزی لە هەموو کەسێک زۆربەی خەڵکی کوردستانی ناسن ناوی فەلەکەدین کاکەی بوو لە سکرتێری ئەو ڕۆژنامەیە بوو لێم پرسی وتم هەلێکە بۆ ڕەخساوە بچم لە ڕادیۆی کوردی ئیش بکەم وتی ئەو جۆرە پرسیارانە لە من مەکە تۆ ئەزانی ئێمە پارتین و ئەوان بەعسین و وەزعی نێوان هەردوو لە زۆر باش نییە ئەوە شتێکە تۆ ئازادی ئیتر ئەوە بوو کە شۆڕش هەڵگیرسا کە خەڵک ڕۆیشت بۆ سەرەوە من لەوێ دامەزراوم بەڵام بەبێ ئەوەی هیچ ئیشێکی سیاسی هیچ کارێکی سیاسی بکەم باسی ژیانت کردبوو باسی ژیانت کردمە بەست داهات بوو دەست کەوێ بەڵێ ئیتر ئەو کاتە لە ڕادیۆ دامەزرای موچەیان هەبوو چەندێک بوو موچەکەیان من ئەمریداریەکەم پێ ئەو کاتەی دامەزرام موچەمان 18 دینار بوو بە 18 دامەزرای بە 18 دامەزرام چونکە لەسەر با بڵێم لەسەر خوێندنی ئامادەیی دامەزرام بە بڕوانامە بە بڕوانامەی ئامادەیی
بە دینار منیش. دوایی بە تاقیکردنەوە وەرگیران لە ڕادیۆ یاخود هەر ڕاستەوخۆ بە تاعین بۆ وایە کە پشگیری کردیتایە؟ خۆی ئەو مەرحەلەیە زۆر گرنگ بوو، زۆریش هەستیار بوو. خۆتان ئەزانن دەستگای گشتی رادیۆ و تەلەڤیزیۆنی عێراق یەکێک بوو لە دەستگا هەرە گرنگەکان، لە دوای دەستگای ئەمنی عامە و ئەوانەوە حسێبی بۆ ئەکرا. ئەو کاتە وەرگرتنی کوردێک لە رادیۆی کوردی بەغدا ئەبێ بە چەند هەنگاوێک کاتێپەڕێ. یەکەم ئێمە تاقیکردنەوەیان پێکردین. کێ تاقیکردنەوەی پێکردی؟ چەند میدیەکارێک هاتن تاقیکردنەوەی با بڵین تەرجەمەیان پێکردین، وەرگێڕان لە عەرەبیەوە بۆ کوردی، لە کوردیەوە بۆ عەرەبی. ئەمە بۆ رادیۆ بوو؟ بۆ رادیۆ. ئینجا لە دوای ئەوە تاقیکردنەوەی دەنگیان بۆ کردین. ئەوەی تاقیکردنەوەی دەنگیان بۆ کردین خوا لێ خۆش بوو، ڕەوانشاد دکتۆر ئەحسان فواد خۆی لە ئستۆدیۆ لەگەڵ ئەندازیاری دەنگەکە دانیشتە بوو. یەکێک ئێمە چون بە ژوورەوە و راپۆرتێکیان بۆ ئامادە کردوبی، یان لەگەڵ کتێبێکە ئەیان وت چەند بڕگەیەکمان بۆ بخێنەرەوە. ئەوە دوو تاقیکرد. دکتۆری ئەحسان چییە کرد لەوە رادیۆ؟ ینی چۆڵی کاری چی بوو بەسەریەوە؟ ئایا کارمەند بوو، بەرپرس بوو، ئەکادیمی بوو؟ بەڵێ، ئەو بەڕێوەبەری گشتی ڕۆشنبیری کوردی بوو. ئەو کاتە مدیریەت دراسات کوردیش هەر ئەو لەوێدا ئەنیشت سەر. ئەمەی جەنابەت باسیەکەی ساڵی 1970 ساڵی 1974 1974. بەڵام لەو قۆناغا گفتوگۆی نێوان شۆڕش و حیزبی بەعسە، یعنی چۆنڵی بەیاننامە 11 ئازارە رادیۆی کوردی کۆماری عێراقیش بەشێکی کە دوایی وابزانم کە رادیۆی کوردی کۆماری عێراق وەکو بەش بووە، بەڵام دوایێ بە بەڕێوەبەرایەتی. یعنی تۆ لەکە ئەمەش بەشێکی دەستکەوتەکانی گفتوگۆکەی تیا بوو. تۆ لە ساتە وەختی دەستکەوتەکانە ئەمە پێشکەش کرد بچیتەوە ڕادیۆیەوە؟ پێش جێبەجێکردنی بەندەکانی بڕوانامەی بەیاننامە 11 ئازار بوو. ئەوە کەوا من چوومە رادیۆ. بەڵام من کە چوومە رادیۆ ئەوەی بەسەردا هات بەشی کوردی لە ئێزگەی بەغا بوو بە بەڕێوەبەرایەتیەکی سەربەخۆ. ئێمە لە پێشە سەر بە بەڕێوەبەرایەتیەک بن پێیان ئەوت مدیریەت البەرامج المحلیە والموجهە. بە چەند زمانێک ئەو رادیۆیانە ئیشیانە کرد، کوردی، تورکمانی، سریانی، ئاشووری، ئەوانە. ئێمە بەشێک بووین لەو بەڕێوەبەرایەتیە گشتیەی کەوا سەر بە ئێزگە و تەلەڤیزیۆنی عێراق. ماوەکەی چەند دەقە بوو رادیۆی کوردی و کاتانە ئیشیە کرد؟ ئەو کاتانە پێش جێبەجێکردنی بەیاننامەی 11 ئازار ماوەکەی دەوروبەری 8 بۆ 9 سەعاتێک بوو. بەڵام کە بوو بە بەڕێوەبەرایەتی ماوەکەی تقریبەن بوو بە 18 سەعات لە کاتژمێری 5:25 دقیقەی بەیانیەوە دەستی پێ ئەکرد تا کاتژمێری 2:05 دقەی دوای نیوەی شەو. بەڵام شتێکی گرنگ هەیە گەر ئێمە فلاشباکەکەینەوە بۆ ڕابردووە، بزان بەڕێزیش لە شوێنەکە ئاماژەت بەوە کردووە لە 1939 کاتی ئەو رادیۆدا ئامەزرێ بۆ گەیاندنی هەواڵەکانی دەستپێکی جەنگی دووەمی جیهانی بووە. خۆتەزانی کە دروستێ تاوکو پێشی پەنجاکان لە ئەم جەنگە بەردەوامە بێ 8 ساڵ جەنگی دووەمی جیهانی بەردەوامە. هەوڵی چەند کەسێکی کووردە کە باسییانەکەی ئەوانە چێ بوون کە هەوڵی دامەزانی ئەو رادیۆیان لە 1939 ئایاوە بەوەی ڕاستەوخۆ ئێمە بتوانین یعنی کە قسە لەسەر حەفتاکانەکەین و دواتر بەرهەمەکانی بزانین کە لە سەرەتاوە ئەم رادیۆیە دەسی پێکردووە چه هەوڵێکی بۆ دراوە. ئێمە ئەبێ بگەڕێنەوە سەر ئەو مێژووە. زۆر کەس و زۆر نووسەر و ڕۆشنبیر باسی ئەو ڕۆژانەی کردووە. گرنگترین کەسکەوە ئاماژەیەکی دقیقی کردی بێتە سەر دامەزراندنی ئەم دەستگا ڕۆشنبیریە خوا لێ خۆش بوو کەمال ڕەئوف محەممەد بوو لە کتێبی مێژووی رادیۆی کوردی بەغا 3 بەشە 3 بەرگەوە 3 بەرگی نووسیوە. ئەو لەوێدا ئاماژە بەوە ئەکا رادیۆی کوردی بەغدا چۆن دامەزرا. چەند هۆکارێک هەیە، گرنگترینیان ئەوەیە ئەو کاتە خۆت ئەزانی ئەم رادیۆیە لە دوای هەڵگیرساندنی شەڕی جیهانی دووەم دامەزراوە بە 2 مانگ. لە دوای یاخود لە پێش هەڵگیرسان 1939 پێشی هەڵگیرسانەکەیەوە نیە
جەنگی دووەمی پێشی جیهانی هەڵگیرسانەکەی دوای ئەوە خۆی لە 1911 دامەزراوە. ئەمەش چی وای کرد ئەو رادیۆدا بمەزرێ؟ زوربەتان ناوی ئەدمۆستان بیستووە ئەوەی کەوا حاکمی سیاسی بەریتانیا بوو، بە تایبەتی لە ناوچە کوردیەکانیش ڕۆڵێکی کاریگەری هەبوو. ئەو کاتە شۆڕشی شێخ مەحموودی نەمر هەبووە. شێخ مەحموودی نەمر لە مەملەکەتی بابان حکمی کردووە و ناوچەی سلێمانی و دەوروبەری تا شارە زۆر و خانەقین و کەرکووک تقریبەن لەژێر دەسەڵاتی ئەو بووە. وتویانە ئەمە یەکێک بووە لە هۆکارەکان کەوا ئەدبۆنس و ئینگلیز ئەو وەختە بیریان لەوە کردووەتەوە کەوا رادیۆیەک هەبێ بە زمانی کوردی قسە بکا و دەستکەوتەکانی بەریتانیا و دوای دەستکەوتەکانی جەنگ بگەێنن بە گوێگری کورد. ئەمە یەکێک بووە لەو هۆکارانە. هۆکارێکی تر کۆمەڵێک ڕۆشن بیر هەبووە ئەو وەختە لە بەغا و لە کوردستانیش. لەوانە محەممەد ئەمین زەکی بەک مێژونوسی بەناوبانگی کورد و تەوفیق وەهبی نووسری بەناوبانگی کورد و لەوانەش کامیلی کاکەمین لەگەڵ برایم ئەحمەد لەگەڵ مامۆستا برایم ئەحمەد لایەنە ئینگلیزیەکان ئەوان هەواڵەکانی ئەو کاتەیان بە ئینگلیزی بۆ هاتووە. لایەنە با بڵێن نووسینە ئینگلیزیەکان مامۆستا برایم ئەحمەد سەرپەرشتی کردووە کە بیکا بە کوردی. ئەمان خۆشیان ئیشیان کردووە لە رادیۆکە کەسێکی مێژونووسێکی وەکو محەممەد ئەمین زەکی بەک ئەوان تەنها هەوڵیان داوە بۆ ئەوەی دروستکراوەیەکی کوردی لەو وەختەدا بمەزرێنن. جا بۆیە کامیلی کاکەمینیان ئەوان هەڵیان بژاردووە لە ئەوە هەر خۆشی لەگەڵیان بووە بۆ ئەوەی ئەو ببێ بە یەکەم بەڕێوەبەر و بێژەری رادیۆی کوردی کە هاتووەتە پشتی مایکرۆفۆنەکەەوە وتوێتی ئێرە رادیۆی کۆماری عێراقە بەشی کوردی لە بەغدا. رادیۆی کوردی کۆماری عێراق بەشی کوردی لە بەغا. ماوەکەش ئەو کاتە کۆماری نەبووە، سەردەمی پاشایەتیە. نان وتوێتی ئێرە دەستگای رادیۆی عێراقە بەشی کوردی ئێزگەی عێراقە بەشی کوردی. تەمان ئینگلیسەکان بە ڕێز داماژەت بۆ کرد کاتی خۆشی هەر ڕۆژنامەی هەندێک ڕۆژنامە هەبوو وەکو پێشکەوتن و تێگەیشتنی ڕاستی و ئەوانە ژین و ئەوانە یانی بۆ خۆیان پێشی ئەوەش لە بیستەکانە تەمویلیانە کرد وهانیانەدا کە ئەوانە هەبێ وەکو سەقافەیەک یانش لە مەنتیقەکە بۆ جێبکردنەوەی خۆیان بوو. کەواتە رادیۆی کوردی لە بەغا کە دامەزراوە بۆ خۆی پێشنیار و دەستکەوتنی ئینگلیزەکانیش بووە وەکو بەڕێزی باشەکەی ئەدمۆنس ڕۆلی بووەتیایە. ئێمە باسی هەفتاکان کرا، یعنی پێشتر باسی هەفتاکانمەکە بۆی و گەڕانەوەم کرد بۆ مێژوەکە بۆی لای بینەران زیاتر ڕوون بێ مێژوی ئەو رادیۆیە کە بەڕێزت کورتەیەکت باس کرد. لەو کاتانەدا بەڕێزت بە چاوپێکەوتن و بە توانای خۆت چویت یاخود وەکو باست کرد لە ژیاننامەکە تۆ ئەندامێکێتی قوتابیان بووی وەکو پشکێکی حیزبی چویتە ناو ئەو رادیۆیەوە؟ نا بە هیچ جۆرێک پشکی حیزبایەتی لەو وەختە نەبوو بە تایبەتی بۆ کورد و تەنها ئەوان ئەو کەسانەیان وەرئەگرت لە ئیزگە و تەلەڤیزیۆنەکەوە یعنی بزانن یعنی ئینسانێکی پاکە علاقەی بە هیچ لایەنێکەوە نییە یان ئەبوایە حزبی بەعس بووایە. ئەخرە ئەو کاتانە خۆی یا بەعسی بوو یا شوعی بوو یا پارتی بوو وایە. جەنابەت یعنی ئەلانت نەکرد و بزان کە پارتی تو چویتە و شوێنەشەوە؟ نانا ئێمە لە دوای ئەوەی وازت دێنا لە پارتی ینی تۆ لە سیاست ئێمە لە پارتی نەبووین، ئێمە لە ڕێکخراوەکە بووین، ئەمە یعنی لە ناو حزبانە بووین، تەنها و تەنها لە ڕێکخراوەکەیە لە چوارچەوەی یەکێتی قوتابیانی کوردستان هەبووین. دوایەوە پەیوەندیت بچڕا لەگەڵیانەکە چیتە ئەوێ؟ نا کە بەڵێ یعنی ئەوان پەیوەندیان بۆەوە نەبووکەوە ئێمە لە ڕێکخراوەکان چونکە یەکێتی قوتابیانی کوردستانی شەر بە هاوکاری لەگەڵ ئیتیحادی وەتەنی عێراقی ئەو کاتێکەوە هین بەعسیەکان بوو ئیشیان نەکرد. ئەو شتانە کاری لە داخوازیەکەی من نەبووکەوە من بڕۆ بۆ قۆناغێکی زۆر هەستیارە و کاتی جەناب دەچتە ڕادیۆ ساڵی 1970 خۆتە زانی لە 6 نسکۆی شۆڕشی ئەیلوولە و کۆتایی پێدێ قۆناغەکە ئەگۆڕێ
تۆ لەو قۆناغا کە پێوترا گفتوگۆی نێوان شۆڕش و حکوومەتی عێراقی یاخود کە شەڕ وە سابوو یا پیاوتن مفاوەزات ئالەو مەرحەلا چەندێک ئیشت کرد کاکەیان ئەو کاتەی من چوون بۆ ڕادیۆی کوردی بەغا ئەو کاتە نەیەکێتی قوتابیان مابوو نە حزب مابوو حزبە کوردیەکان مابوو ئەو کاتە بەڵام شەڕیش نەمابوو نا ئەو کاتە شەڕ دەستی پێکرد 74 دەستی پێکردەوە هێدی لە 11 ئازاری 74 شەڕ دەستی پێکرد پێش 11 ئازار تۆ لە ڕادیۆ ئیشت نەکرد کەواتە ئەوەی 5 کەواتە یعنی ئێستا ینی ئەو چرکە ساتە هەستیاری کە بەڕێستە شتە ڕادیۆ وەکو کوردێک و ڕادیۆ کوردیە لێرەوە ڕووداوەکان دەست پێەکەن و سەر هەڵەیەن وای ئێوە توانیتان یعنی لەو کاتانەدا چۆن هەڵ بکەن کە شەڕ دەستی پێ کرد و شەڕی وەکو بەڕێزت لە سیڤەکەش تا باست کرد جینۆساید و ڕاوەدونان و وێرانکردن و تێکدانی ئاواییەکانی کوردستان بە تایبەتی لەو قۆڵەوە لە خانەقینەوە تا مەنتیقەی مووسڵ و دوای بۆ سنووری سووریا و ئەو شوێنانە کە سەرەتا قۆناغی یەکەم بوو ئێوە چۆن توانیتان لەما هەڵکەن لە ڕژێمێک کە ئێوە بە ڕۆحی تۆڵەکردنەوە لەگەڵ کووردا مامەڵەکە ئێمە ئەو کاتە تەلەبەی زانکۆ بووین تەنها بەڕێوەبەرایەتی ڕادیۆی کوردی ئەو کاتە داوای ئەو شتانەی لە ئێمە نەئەکرد بە تایبەتی تەلەبەکان ئەوان ئەو کاتە کارمەند هەبوو بەرپرسیاری هەواڵە سیاسیەکان بوو بەرپرسیاری بڵاوکردنەوەی دەنگ و باسەکان بوو ئەو کاتە ئێمە تەنها لە دوای خوێندنی زانکۆ شەوانە یان ئێواران ئاچوینە ڕادیۆ هەنێ ئیشی سووکمان ئەکرد ئەو خۆ من لێت نایشارمەوە ئەو کاتە ئەو کەسانەی کەوا لێوێ بواە ئەبێ 100% یان ئەوەی حزب یان ئەوەیە کادرێکی پاک بێ پەیوەندی بە هیچ لایەنەکەەوە نەبێ ئێمە ئەمە گرنگە ینی حیزبی بەعس ڕەچاوی ئەوەیە کرد بێلایەن بی سەر بە هیچ حیزبێکی سیاسی کوردی نەبی کە بەعسیش نەبی لێ ئەگەر ڕایشکەیت باڵێ من وەختی وەرگیرام لە ڕادیۆ زابتێکی ئەمنی عامە هات بۆ ئەو جێگایی کەوا من نیشتەجێ بووم لێی لە ماڵێکی خزمێکمان هات تحقیقی لەگەڵ مناکرد وتی ئەم خزمەت بە خزمەکەم وتی ئەم خزمەت داوای کردووە لە ڕادیۆی کوردی بەغا دابمەسرێ ئەمە چی دەربارەی ئەسانی وتی کابرایەکە تەلەبەیە هاتووە ئەخوێنێ و سەر بە هیچ لایەنێک نییە اینجا من کە ئەو وەختەی کە چوومە ڕادیۆ لەگەڵ سیڤەکەی من لەسرم نووسراوە ئەمە کابرایەکی بێلایەنە بەڵام پاکە مستەقلە خۆی سەدام حوسێن ئەیوت ئەوەی ئیشی باش بکە بەعسیە وئین لەم یەنتەمی هەرچەند سەر بە بەعسیش نەبێ لێ ئەگەڕان کە یەکێک پاک پێ و یاڕەنەوەی سەدام ئەوش ینی ئەو هەرەوەیە دیارە هەموو عێراقیەکی دڵسۆز بۆ عێراق بەعسیە بەڵێ ئاوای ئێوە ژانی لەو ئێوە بەعسیەکی دڵسۆز بوون بەبەسمەوەیە ینی عێراقیەکی دڵسۆزوین بۆ پێناسە بەعسی بەڵام ئایا ڕاستەوخۆ وەرگیرانیا تحقیق کرا لە ناوەکانتان ئەی چۆن من ئەو تحقیقە چوو بۆ ئەمنی عامە لە دوای 4 مانگە لەگەڕایەوە کە زانیان من با بڵێن من مێژۆکەم پاکە ئەو کاتە ئەوان لاریان یانی وتیان ئەوە هێنا حەقیق ئەمە بۆ هەمووتان ڕاستە هەرتووە نیت دەستگای بڵاوکردنەوە ڕۆشنبیری هەبوو ڕۆژنامەی هاوکاری هەبوو کۆڕی زانیاری کورد هەبوو دوای بووە کۆڕی زانیاری عێراق و فلقی کوردیشی تیا وەکو سریانی و عەرەبەکان کوردێکی زۆر لە بەغا بوو خەڵکی نخبەی لێبوو ڕۆشنبیری لێبوو مێژوروسی لێبوو زمانزانی لێبوو ئەمەی بەڕێزت بۆ هەموو ئەوانەش ڕاست بوو کە دڵسۆز بوون لە پێناسەی دڵسۆزیەکەیانەوە بۆ عێراق و بۆ بابەتەکە ئەوانیش ئەیانتوانی ئاوا بمێننەوە یا هەر بەڕێزت تایبەتمەندی ئەوە بوو کە سەر بە هیچ هێز و گروپ و بزوتنەوەیکی سیاسی نەبوویت ئەوە سەرجەم بۆ هەموو بوو بە تایبەتی کوردەکان ئەوانەی کەوا دڵسۆز بوونایە بۆ با بڵێن بۆ عێراق هیچ پیلان و شتێک لە مێشکیانە نەبوایە ئەوانە ئەیانتوانی ئیش بکەن ئەو مدیرەی ئەو بەڕێوەبەرەی کەوا بەڕێوەبەری ڕادیۆی کوردی بەغا بوو ناوی خواعافیکە عەبدەلی لە هەمووسا بوو ئەو بەعسی بوو بە ئاشکرا یعنی حزبایەتی خۆی پێشی عیب نەبوو نا هیچ پێی عیب نەبوو کوردیش بوو
ئەیوت پێیان ئەوت ڕەفیق عەبدولئیلاه یعنی کوردیش بوو بەڵێ خەڵکی مەنتقەی دۆ بوو. دوای ئەو لە تقریبەن لە 1970 ئەو بەڕێوەبەرە گۆڕا برادێرێکی تر هات بوو شاکر مانسۆر بوو بە بەڕێوەبەری رادیۆی کوردی ئەوش خەڵکی ناوچەی خانەقین بوو ئەوش هەر بەحسی بوو بەڵام زۆر کوردی خۆشەویست بەڵام زۆر کاری کرد بۆ کورد لە میانی با بڵێ لە میانی ئیشی ئیزگە و تەلەڤیزیۆن و رادیۆ ڕۆژنامەدا. ئێوە ئەو کاتانە بەرنامەکان کە شۆڕژ نەما بەرنامەکان بەرنامەی سیاسی تیا بوو بەڵێ سیاست بە ئاڕاستی ئەوەی وەکو خۆت ئاماژە پێکرد دڵسۆزی بۆ عێراق یاخود سیاستێک کە چۆنەڵی گزارشکردن لە نکولیکردن لە کورد لە زمانی کوردی لە ئەدەبی کوردی لە فەرهەنگی کوردی لە مێژووی کوردی لەو چەسانەوەی کە کورد بە دەستی حکوومەتەیەک لە دواییەکانی عێراقەوە دووچاری بوو. کاکە برا ئەو کاتە حزبی بەعەس سەیری دایرە و دەستگاکان و خەڵکەکانی ئەکردکەوە لە ئەنجومەنی حکمی زاتیا بوو لە دوو ئەنجومەنی هەبوو ئەنجومەنی یاساداران ئەنجومەنی ڕاپەڕاندن ئەو ئەیوت ئەوەیە بەرهەمی حزبی بەعەسکەوە حکمی زاتیەوە بە کوردستان یعنی ئەو هەر بڕوای بۆ وجگێ لەوەی شۆڕشی کوردی تر دروست بوویە و ئەو هەر یعنی بەو خەیاڵەوە ئەژیاکە جاران پیانوت حکوومەتە کارتۆنیەکە ئەوەی تەنفیزی و قەزایەکە قەزایی و تەنفیزی پێوتە کارتۆنی یعنی ئەو هەر ئەو کارتۆنی بە فعلی ئەزانی ئەومە دەستکەوتی گفتوگۆکانە ئەوت ئەمە نوێنەری ملەتی کوردە هەر بە شۆڕش ئەیوت ئەجێ بالعەمیل وەختی ئێمە شتمان بۆ ئاهات یعنی شتمان بۆ ئاهات کە بەو نەوعە تعاملیان لەگەڵ شۆڕشی کووردا ئەکرد ئەیانوت ئەجێ بالعەمیل فی شیمال العێراق کەواتە ئێوە هەر لە سایی ئەوە ئەندازەیەک توانیتان ئازادیش بن ئەندازەیەک ئێمە ئازاد بووین بەڵام تۆ ئەبێ حزبایەتیت نەکرد ئەبوایە تۆ کوردایەتی بکەیت اینجا من باسی بۆ ئەوانیش ببوورە وەڵا ئەوە گرنگە ینی ئەو جیاوازی کوردایەتی و حیزبایەتی لە یەکە کردەوە بەعسیەکان کوردایەتی لایەوان چی بوو یەکێک لەو کوردایەتیانەی کەەوە ئەوان کردیان لەو وەختە ئێمە رادیۆ یەک سەربەخۆ ئیشی ئەکرد ئەیوت بڕۆ من ئەگەر درۆنیە ئەگەر من بڵێم ڕادیۆی کوردی کە 18 سەعات ئیشی ئەکرد لە سانەوەتی باسی ڕۆشنبیری کولتوری ئەدەبی کشت و کاڵی هەموو شتە کوردیەکانی تیا ئەکرا لەگەڵ ئەوەی لە 120 کەمتریش باسی سیاسەتی تیا بوو باسی سیاسەتی زۆری تیا نەبوو زەق نەبوو رادیۆ کورد بەڵێ هەواڵەکان مەسەلەن ئیسا ئێمە 6 نەشرەی ئەخباریمان هەبوو نەشرەی یەکەم دووەم سێم چوارەم تا شەشەکەی لە 12 شەو ئەوە بڵاو ئەکرایەوە ئەوە هەر هەمووی رادیۆی عەرەبی چی بڵاو ئەکردەوە ئەبوایە رادیۆی کوردی ئەوانە وەرگێڕێتە سەر زبانی کوردی و بڵاوی کاتەوە اینجا چەند ئەگەر بە دڵیشتان نەبووایە بەڵێ ئەوە بێشک بێگومان بەدڵت بێ بەدڵت نەبێ ئەبێ بڵاوی ئەو حاڵەتتان هەبوو یعنی بۆ نمونە ڕووداوەکانی کوردستان ڕووی ئەدا شەڕ دروستە بوو بە دەستی پێشمەرگە عەسکەر ئەکوژرات کارەسات ڕوویەدا ئەمانە ئەکرا بە هەواڵ بۆ خۆی لەسەر دڵی ئێوە قورس نەبوو بە ئەدەبیاتی حیزبی بەعس و عەرەبی تۆ بێ ئەم هەواڵە بخوێنیتەوە لە رادیۆ بە زۆر قورس بوو بەڵام تۆ ناچاری ئەو شتە بکەیت بەڵام هەواڵەکان باسی شۆڕشی ناوخۆی نەئەکرد بۆ دنیا بڵێ وەڵی ئەوە ئێمە لە عێراق وەزع خراپە و نازانم چی نە بەعکسەوە شتە باشەکانی دەرئەخستکەوە لە ئەعلامە بڵاو بکرێت بۆ نمونە یعنی باسی ئەیوت ئەوە لە هیچ شوێنێکی دنیادا حکومزاتی نەدراوە بە کورد ئێمە یەکەمینکەوە حکومزاتیمان داوە بە کورد ئێمە ئەوە دوو دەستگای ڕاپەڕاندن و یاسادانانیان هەیە بڕیارەکان خۆیان دەری ئەەکەن هەرچەند وەکو جەنابەت وتت کارتۆنی بوو بەڵام دەستگای ڕۆشنبیری زۆر هەبوو ئەو وەختە لە بەغا کۆڕی زانیاری کوردی هەبوو دراساتی کوردی هەبوو بەڕێوەبرایەتی گشتی
ئەوە پەیوەندی بە تێگەیشتنی ئێمە و ئەم سەردەمە و ئەدەبیاتی حیزبە سیاسیەکانی کوردستانەوە هەیە کە ئەڵێ شۆڕشی ئەیلول کۆتایی هات و بۆ نمونە ئیتر کورد کۆتایە، بەڵام لە ڕووی فەرهەنگی و ڕۆژنامە نووسی و معریفی و زانستیەوە کە بەڕێزت باسیەکەی بۆ وەکو کۆڕی زانیاری کورد و دەرچوونی ڕۆژنامەکان و بوونی تەلەڤیزیۆن و رادیۆی کوردی ئەمانە بۆ خۆی باس ئەمانەی بەدەستکەوتە زانی. بەڵام ئەوە بێدەنگکردنی چەکەکانی کورد بوو، چەکی پێدانان لە ڕووی عسکەری و سیاسیەوە، بەڵام لە ڕۆ فەرهەنگیەکەەوە بەردەوام بوو. بەڵێ بۆم وێنە ڕۆژنامەی تاخی من ئاماژەم پێەیە بوو بە ڕۆژنامەی ئەلعێراق و بڵاوەکرایەوە و لاپەڕی یەکەم و دووەم و هەنێ لاپەڕەکانی تر ئاماژیان بە هەواڵی سیاسی ئەدا، بەڵام ئەوانی تر هەمووی راپۆرتی مێژووی بوو، راپۆرتی ڕۆشنبیری بوو، کولتوری بوو، شتی کوردی تیا بڵاو ئەکرایەوە، کۆمەڵێک ڕۆشنبیری کورد لەو دەستگانە ئیشارە کرد. بەڵێ بەڵام ئێوە ڕقابەشتان بەسەرەوە بەڵێ رادیۆ چاودێری بەسەرەوە بوو. بەڵێ چی بوو؟ کورد بوو یا عەرەب بوو چاودێرەکە؟ چاودێر کورد هەبوو، عەرەبیش هەبوو. چ دەستگایەک چاودێریە کردن؟ ئاسایشی گشتی ئەلئەمن العامە، یعنی بەردەوام میلی رادیۆکەی ئێوەی گرتووە، گوێی لە رادیۆکەی ئێوە گرتووە، هەرچی بوو بێ ئاگادارەکران؟ خۆی هەرچی بۆ بێ ناتوانین بڵێن، یا هەرچی تاوت بێ یا قەناعەتان. بەڵام ئیسە نیشانەی پرسیارێک ئەخرێتە سەر فڵانە کەس، ئاگاتان لێبێ ئەمە بەعسی نییە، بەڵام کادرێکی باشە حەزی لە ملەتەکەیەتی بە شتی نەتەوەیەتی بڵاو ئەکاتەوە، چاودێری ئەو کەسانیان بە تایبەتی ئەکرد. میوانەکانتانیان چاودێری ئەکرد سنوورداریکەن بڵێن فڵان کەس یا فیسارنێت؟ نە، بەڵام چاودێری ئەو گۆرانیانەی ئەکرد، گۆرانیانیان ئەکرد کەوا بعدی سیاسیە، بعدی سیاسیان هەیە. مەسەڵەن یەکێ لەوانە گۆرانەکانی محەممەد جەزا مەمنوع بۆ بڵاو بکرێتەوە، گۆرانەکانی شوان پەروەر زۆر گۆرانی بێش ئەبوو، ئاوە ئێکسی لێدرا بوو نابێت. جگە لە گۆرانیەکان لەسەر چی ئەگەر بیری بێ زۆر محاسبە کرا بنوە لێ پرسیینەوە چیتان هەبوو؟ من 3 جار محاسبە کراوم، گرنگەکەیان ئەوە بوو بەڕاستی من نازانم چۆن لی دەرباز بووم. ڕۆژێکیان من لە ستۆدیۆ بووم، بەڕێوەبرایەتی رادیۆی کوردی لە دەرەوەی ئیزگە و تەلەڤیزیۆن بوو، بەڕێوەبرایەتیەکی سەربەخۆ بوو، بەڵام ئستۆدیۆ و ڕقابە و بێژەرەکان لە ناو ئێزگە دەوامیان ئەکرد. من ئەو ڕۆژە دەوامێکوان هەبوو پێیان ئەوت ئفتیتاح، یعنی دەست پێکردنەوەی رادیۆی کوردی. ئەو ڕۆژە من لە 5 و 20 دقە من لە رادیۆ بووم، من خۆم دەست پێکەکەی رادیۆ بڵاو کردەوە، دوای ئەوە لە سعات 7 بەیانی خۆم هەواڵەکانم خوێندەوە، دوای ئەوە چاوەڕێ ئەوەم ئەکرد لە سعات 11 کورتەی هەواڵەکان بخوێنمەوە لە ئیدارەوە، لە ئیداری باڵێن رادیۆی کوردی و تەلیفۆنیان بۆ کردم، وتیان کاک نازم وەرە بۆ رادیۆ، بۆ دایرە، بۆ بەڕێوەبرایەتی رادیۆی کوردی. وتم بۆ؟ وتیان ئیشێکی گرنگە. وتم ئاخە کورتەی هەواڵەکانم هەیە، وتی بەجێی بێڵە وەرە. وتم شوێنی رادیۆکە و بەڕێوەبەرایەتەکە جیابوو جیان بیناکانیان جیابوو. ئێمە ستۆدیۆکانی رادیۆی کوردی بەغا، عەرەبی، سەوت جەماهیر و رادیۆکانی مەحەلیەکانی تر هەر هەمویان لە ژوورە بوو، ستۆدیۆیان هەبوو. اینجا من کورتەی هەواڵەکانم خوێندەوە، گوێم نەدایە، کورتەی هەواڵەکانم خوێندەوە ڕۆیشتم، کە چوم لەوێ 2 کەس دانیشت بوون، یەکێکیان کورد بوو، یەکێکیان عەرەب بوو، هەردووکیان ئەفسەر بوون، لە ئەمنی عامەوە هاتوون بۆ پرسیارکردن. دانیشتی لەگەڵیا، وتیان ئێمە هاتوین چەند پرسیارێکت لێ ئەەکەین. فەرموو. وتی تۆ بەرنامەت هەیە لە رادیۆ؟ وتم بەڵێ. چییە بەرنامەکەت؟ وتم گرەوی هەفتانە. ئەو کاتە من گرەوی هەفتانە پێشکەشێک. وتی لە بەرنامەکەتە باسی سیاست ئەەکەی؟ وتم نا، ئەمە بەرنامەیەکی تەرفیهیە و خۆش. وتی چییە؟ وتم بۆ وێنە باسی مێژوو نووسێکەکەم، ئەڵێم لە ئاخیرە ئەڵێم ئەمە کەی لەدایک بووە، ئێمە نامەمان بۆ ئەنێرن، وەڵامی پرسیارەکان 50 کەس 100 کەس 500 کەس وەڵامی پرسیارەکان ئەیاتەوە، دوای ئەوە خەڵاتێک هەڵ ئەبژێرین بۆ یەکێک لەو کەسانە. وتی باشە لەو بەرنامەیەتە تۆ باسی حزبی بەحسەکەی؟ وتم نە. وتی هیچ کەسێک هەیە کە نامەت بۆ ئەنێرێ لەسەر حزبی بەعس شت بنووسێ؟ وتم نە. وتی چۆن نە؟ ئەبێ هەر یەکێک هەبێ. وتی تۆ لەو هەموو شارە کوردیانەوە نامەت بۆیە یەکێک نییە باسی حزبی بەعس بە خراپی بکە؟ وتم نە بە باشی نە بە خراپی، من شتیوام نەبینیوە. وتی باش ئەگەر بینیت، ئەگەر نامەیەکی لەو جۆرەت بینی،
وتم ئێمە سەر بە دایرەیەکەین، دایرەکەش بە ڕێوەبەرایەتی ڕادیۆی کوردی بەغایە، ئێمە تەسلیمی ئەوانیەکەین. وتی باشە تۆ بە هیچ شێوەیەک شتی خراپت لەو ڕادیۆ پێشکەش کردووە کە دش بە ڕێڕەوی حزبی بەعسبی ئەمە عەرەبەکەیان یا کوردەکە تحقیق بە هەردوو یەکی کامە کوردی ئەو کەیان بە عەرەبی قسەیان لەگەڵا کردن. بەچی جوابتەوە تۆ بە کوردی یا بە عەرەبی؟ بە عەرەبی بە کوردی فەرق ئێمە عەرەبیەکەمان فول. وتی باشە تۆ گۆرانیەکت داناوە لە بەرنامەکە تا ئەڵێی خۆم و یارە جوانەکەم فیدات بم خاکی کوردستان، ئەو خاکەی لێی بوومە ئەڕۆمەوە ناوی بێگیان. وتم بەڵێ. وتی ئەمە کێ ئەیڵێ؟ وتم من پرسیارم کردووە، وتمە فەرمونون لەگەڵ ئەم پرسیارەدا ئەم خۆم و یارە جوانەکەم فیدات بم خاکی کوردستان 4 هونەرمەندی کورد وتوێتی من ئێستا پارچەیەک لەو گۆرانیەتان بۆدا ئەنێم، ئێوە پێم بڵێ ئەمە فاس کوردستانە، ئەمە ئەسعەد قەرەداغیە، ئەمە نازانم 4 هونەرمەند ئەو گۆرانیە وتبوو. وتی باشە تۆ ئەڵێ خۆم و یارە جوانەکەم کوردەکە فیدات بم خاکی کوردستان، ئەو خاکەی لی بوومە ڕۆمەوە ناوی بێگیان، یعنی کوردستانی سە بێگیانە. ئەی ئێمە چی ئەەکەین؟ حزبی بەعس چی ئەکا لە کوردستان؟ دیارە زڵم و زۆر ئەوەنە زۆرە خاکی کوردستان وای لێ هاتوو. کاکەیان ئەمە چۆن شتی وابێ؟ عەرەبەکە وتیش ئەنتە شتەحچی ئەنتە وتی لە وەختی ڕێکەوتنی بەیاننامە 11 ئازار شتی وا بڵاو دەکراوەتەوە لەم ڕادیۆ، تو چۆن شتی وا بڵاوەکەیتەوە؟ تۆ خەڵکان ئەدەی ئەوە لە دەستی تۆ هەبوو بڵاوکردنەوەکەی؟ باڵێ تۆ کاتە هەر بێژەرێک بوو یا چی؟ نا من بەرنامە بێژەر بووم، لەگەڵ بێژەریشا بەرنامەیەکم هەبوو ناوی گرەوی هەفتارە بوو، هەفتەی یەک ڕۆژ پێشکەش. دوای ئەوە ئاوام هینێکی تیا بوو، وەک ئەوەندەی مۆبایلێکی ئایفۆنی ئێستا بوو، پەنجەی پیانە من دەرەچم من قسە ئەەکەم ئەڵێم ئەم پرسیارەتان لێ ئەەکەم عینی پرسیار تۆمار کرابوو، تۆماریان کردبوو، بەرنامەکەی منیان تۆمار کردبوو. وتیان باشە چیرۆکی ئەم شتە چییە؟ تۆ نیازت چییە؟ من ئەبێ خۆم دەرباسکەم، یعنی خۆی مەبەستەکەم ئەو مەبەستە بوو، بەڵام ئەبێ خۆم دەرباسکەم. وتم باشە بە عەرەبەکەم و تۆ خەڵکی کوێی؟ وتی من هاتووم زابط لە ئەمنی عامەوە پرسیار لە تۆ ئەەکەم، تۆ پرسیار لە من ئەەکەی؟ وتم کاکە حەبیبی ئاوان پێوت حەبیبی، وتم ئەنتە تشتغل بالأمن العماني أشتغل بالإذاعة والتلفزيون، وتم هەردووکیان دوو دەستگای گرنگن لەم وڵاتە، تۆ ئەبێ گوێ لە من بگری. وتی گوێ لە شتە باشەکانت دەگرم بەس نەکە. وتم ئەوە شتێکی باشە. وتی بۆ؟ وتم پرسیارت لێ ئەەکەم، تۆ خەڵکی کوێی؟ وتی خەڵکی عمارەم. وتم باوکت ئەگەر بمرێ لە بەغا ئەینێجی؟ وتی نا ئەی بۆمەوە عمارە. وتم ئەوەش وا ئەڵێ خۆم و یارە جوارەکەم فیدات بوو، ئەو کاتەی ئەمرم ئەم بەرەوە لە کوردستان ئەم نێشن. وتی چەند تەحقیقم کردووە یەکێکم نەبینیوە ئاوا تەفسیری کا و خۆی دەرباسکە. وتی بەڕاستی تو میدیەکایی. وتم اینجا قسەکەی من وەکو شمشێر بوو دوو دەبی. مەوزوعەکە ئەوە بوو ئێمە لە ڕادیۆ ئەمان ویست شێکی ڕزگارت بوو، ڕزگارم بوو، وازیان لێ هێنا. بەڵام ئەم جارە بوو، ئەو جارە لەو مدەیا لەوێ بوویت. جارێکی تر من فایلێکم پێ بوو چوومە لای برادێکم بە سەدفە نازانم کێ هاتبوو بۆ لای ئەو حانوتی هەبوو، نازانم کێ ئاوا سەیرێکی کردبوو، تعلیقێکی سیاسی تیا بوو بە عەرەبی نووسرا بوو، باسی ئەجەیب العەمیلی ئەکرد، باسی ئەو کاتەی ئەکرد. دوای ئەوە هاتن بە دوای منەوتیان ئەوە چییە؟ مەلا مستەفا و دازانم چی. وتم بابە من لە ئیزاعە و تەلەڤیزیۆنم ئەو شتانە بۆ ئێوە ئەنێرن بە سەدفە لەناو فایلەکەیا بوو، یعنی ئەو جارش دەربازم بوو. جارێک پێم خۆشە بۆ بینەران ئەجەیب العەمیل کورتێک ڕوونکەیتەوە بۆ بینەرانمان. جەیب العەمیل ئەوە حزبی بەعس پێ ئەوت، ئەجەیب العەمیل ئەوە واتای ئەوە بوو کەوا کۆمەڵێک خەڵک هەن ناڕازی بە حکوومەتی عێراق و حکوومەتی بەعس هەڵ چوونەتە دەرەوە، چوونەتە شاخ بە کورتی بە پێشمەرگە و هێزە سیاسیەکان. بەڵێ من لێرە بەرنامەکەم بەشی یەکەم تەواوی سوپاس دەکەم، لە بەشی دووەم درێژە پێدەری بەرنامەی بەشی یەکەمە بین. بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست، بەم شێوەیە هاتمە کۆتایی بەشی یەکەمی بەرنامەی جێپەنجە لەگەڵ بەڕێز نازم کەریم سەرحەد. سوپاس تاوەکو بەشی دووەم بەخوای گەورەتان دەسپێرم، کاتێکی خۆش بۆ هەموو لایەن.